خۆشەویستان ئێمە لە ئێستا لە سەرخاڵی ئامادەکردنی گەشتێکی هەواڵە وەرزشەکانی تایبەت بێت بە ڕووداوەکانی یاریەکەی نێوان بەرشلۆنە و بایرن مونیخ، بەڵام لە هەمان کاتدا بەرەوەی دەست بە ئامادەکاری ئەو گەشتە بکەین بە ڕاوبۆچوونی هاوکارانمان هاوپیشەکانمان لە نێوکەرانی ئاسمانی کەرکووک وەربگرین، بزانین ئەوان ڕاوبۆچوونیان چۆن بۆ پێکەوە بابینەران. بەڵێ خۆشەویستان، ئێستا لە ژووری پەیوەندیەکانی کەناڵی ئاسمانی کەرکووکین دیارە هەردوو برای خۆشەویستمان کاک محەممەد عەزیز لە پەیوەندیەکان و کاک مەریوانیش سەرپەرشتیاری پەیجی کەناڵی ئاسمانی کەرکووک لیان دەپرسین. کاک مەریوان، سەرەتا لە جەناب دەپرسم هەرچەنێ بێمە بڵێن دڵگرانین بۆ ئەنجامە بۆی جەنابەت کەوا بە هاندەرێکی سەرسەختی بەرشلۆنەی چۆن بەخوا هاندەری سەرسەخت دیگە ئەمە یەکەم. دومی شامل و کاک محەممەد ئیشمانە کرد، یعنی دووسێ جاوتم بار ڕاکەین کاکە 8-2 کاک محەممەد نەتیجێ 8-2 هی ئەوەیە مقابلی لەبەر لەسەرکەی زەحمەتە. دیارە هەموو تیپێکی هەموو یاریێکی وەرزشیان هەر یاریێکی تریش بردنەوە و دۆڕاندنیشی لە دوایە هەر کەسێکشکەوە لە یاریەکە نەی بردەوە ئەومانای ئەوە ئیتر ئیفلاس دێنێت و بۆ خۆی ئیتر دەستی لێ بشۆی. هەرچەندە من خۆم زۆرشم پێ خۆشە کە بەرشلۆنە دۆڕا کە گۆڵەکانی لێکرا وا مەزانی ئەوە ریاڵە گۆڵی لێکا ئاخر تیپێکی وەکو بەرشلۆنە کە ئەڵێن تیپێکی عەریقا ئاخر نەتیجەی 8 گۆڵ زۆر زۆرە. ئەمە شکستێکی گەورەیە بۆ خۆیان و بۆ یانەکەیان، بۆ هیواین هەموو تیپەکانی تر بە خۆیانە بچنەوە یاریەوە جوانتر بکەن. وەڵا کاکە نەتیجەیەکی قورس بوو پێشی ڕازین بەڕاستی 8-2 نەتیجەیەکە هەتا 8 ساڵتر لەبیر ناچێتەوە بۆ مێژووە. چۆن بەرازیلا سێڤنەکە و ساڵە کۆکا کۆلاک و ئەین سێڤنێ بوو تۆ 7 گۆڵی خواردووە، ئێستا ئێرە ئەوەشی داپۆشی جا بەس ئەوەنەی خۆشیشی تیا هەیە، ینی ئەمە 8-2 خۆمە چەند جووری بەرشلۆنە بەس یەک شتێکی تیا هەیە. هەر جارێک خۆت بینیوتە لە کەرکووکە زۆر قەیرانت هەیە، ئەمەنە مشکیلە و مەشاکلمان زۆرە، ئەمانە وەک حەدەسێکی خۆشی لێ دێ نوکتە دروستەکە. جا خۆشترین نوکتەش لەناومانەیەکەوە بێ هەموو بانی هەموو ئەو مواازیعانی داوەکەوە بڵێنی تر خەم بێ پەژارە بێ باسی کەرکووک و باسی کۆمەڵە مواازعی سیاسی بێ، ئەمە هەتاوەکو ماوەیەکە سۆسیال میدیا تەنێت و ناخۆشەکەی بەرشلۆنەش بۆ هەر خۆشیە هەر خۆشیە خۆی قاوی لە ئێمە خۆی ئەزای چۆنە کە یاری دوو گۆڵیت کردڵە تۆ بخڕە، بەڵام بەخوات هەرچەنە خرج بە مامۆستا 8-2 نەتیجە زۆر گەورەیە. باسی تۆ بەرشلۆنەیە دوێنێ حاڵەتی بوو خراپ بوو مامۆستا تەسەوری ئەو یاریەم ناکرد، تەسەورمە کرد 4-0 5-0 3-0 3-2 بەس تەسەوری 8 گۆڵم ناکرد. زۆر زۆرە زۆرە. کاکسە بەحەبێ بەڕێی تۆ بێ هۆکارەکان چی بێ؟ هۆکارەکان ئیدارەی نادی بەرشلۆنە خراپە، ئیدارەکەی خراپە. پێت وایە بەرشلۆنە بتوانێت بەم زوانە بگەڕێت سەر ئاستی خۆی؟ نه قورسە زۆر، هەتا پیکی و بۆسکز و سێرزۆ ڕۆبرتۆی دیابێ قەت باش نابێت. بەنسبەت یارەکەی دوێنێ بابین و خۆ بەرشلۆنە من چەند تێبینیەکەم هەیە، من خۆم لانگری ڕیال مەدریدم بەنسبەت ئەوەی ڕاستی بێ چەند هەڵەیەکی بچووکە ولاریزانەکانەی خاستان هەموو قوتی بەرشلۆنە دابێنە میسی، یعنی هەر یاریزانێکە دەرسەد تەرکیزەکان سەر میسی بوو، فبۆیە بایر مونیخ دوو یاریزانێکی سەرەکی خۆی هەبوو میسیان چۆن بڵێ گرتبوو، فاوان چیان شەکرد چەند یاریزانێکی بەرشلۆنەش هەبوو، یعنی نابوو 2-3-4 یاریزانە دابەزێ. وەرزدۆستێکی سەرسەختیت چۆن نەڕوانیتە ئەو ئەنجامە؟ وڵا ئەنجامێک بەڕاستی تەوقع ناکرا، ینی ئەنجامێک بوو من خۆم ئەمود ڕەنگە وەک یارێکی ئەڵمانیا و بەرازیلی لێبێ گاڵتیان پێمە کرد، ئەیان ڕەنگە شتیوا مستەحیلە پێش یاریەکەەوە پێش بینێتەکە. بەڵێ ینی شایدیشم هەیە چەندکە وتم ئەڵمانیا بۆی هەیە وەک بەرازیلی لێ بکە، بەڵام گاڵتیان پێمەکە ئەوە شتیوا مستەحیلە. بتر منیش وتم ئەوە تەوقع خۆمەدەم، بەڵام لەو تەوقع ئێمەش دەرچوو، یعنی شتێکەکە زۆر لەوە گەورەترە. ئەنجام یاریەکە مامۆستا چییە؟ ئەو ئەنجام یاریەکە ئەیبینی سەری یاریەکەکەم و قورعان لێدەم تەعزێبارین. مامۆستا گۆڵی خەتای مدەربە، دووەم گۆڵ خەتای میسیە، سێم گۆڵ خەتای گۆڵچیە، چوارەم گۆڵ خەتای هاندەرە، پێنجەم گۆڵ خەتای کورۆنەیە، کۆرۆنەی لەبیرمان بردەوە، موچەی لەبیرمان بردەوە. ئەوەی کە بەرشلۆنە کردی وەڵای کارەسات بوو، هیوادارمی تر کەس باس بەرشلۆنە نەکات، بەزەونە بڵێن تیپێکە بوو ناوی بەرشلۆنە بوو لەبەرەوەی 8 گۆڵ کەم نییە بۆ بەرشا. هاندەری بەرشلۆنە نیم بەس یاریەکە قورس بوو بەجددی 8 گۆڵ ئەبێ بەخۆی بچێتەوە بێ گۆڕانکاری لە تەشکیلە بکە.
دونم برشلونه 30 دقیقه şey bu eski şeyler yakışı bu zarına her mudaribten idare nadiden ve oyunculardan bazı şeyler oraya gözlerine dönsüler düşünsüler umurlarını tertip etsinler. Bu oyunda top oyunda 1 tutsan 4 tutsan 5 tutsan 8 tutsan bazı bu Barcelona müstahak değildi bu tutmağa. Valla yani 30'da da Barcelona iyi bir farikti, güzel bir farikti alemde adı var. Bazı gözlerine dönsüler tertip etsinler umurlarını idareden nadiden ve mudaribten ve oyunculardan bazı oyuncular Barcelona malda geri dönsüler بلار سفلاسلر چۆن ڕوانیتە ئەو ئەنجامە ئەبێ ئەنجامەکە زۆر گەورە نەبوو زۆر شۆک بوو دوو ئەبێ ساتێ بێدەنگ بین بۆ ئەو کارە ساتە گەورەیە والله هي بصراحة يعني ما كنت متوقعة إنه برشلونة يعني تكون يعني أو تطلع بالأحرى بهيك يعني خسارة مع الأسف يعني ولو أني يعني مو مشجعة للبرشلونة أني ريالية بس مع هذا يعني مع الأسف من خۆم مشجعی سەرسەختی بایرنم بەڵام تەوەقعم ناکرد بۆ ئاستە بەرزە و بۆ نەتیجەیە تەواو بیارێکە بەڕاستی هەردوو فەریقەکە هەردوو تیپەکە بڵین تیپی باشن و گەیشتونەتە ئەو مەرحەلەیە بەڵام نەتیجەکە بەلای منەوە زۆر بەلامەوە سیر بوو یعنی 8-2 تۆ توانای بڵێ 8-1 گۆڵی بەرشا خاوەنی یە گۆڵ بوو لەو یاریەیە ئەنجامی یاریەکە چاوەڕوان نەکراو بوو بۆ سەرجەم وەرزش دۆستان بەڵام ئەمە بایر میونخە پێش ئەمەش لەگەڵ چێلسیە یاری کرد کۆی ذەهاب و ئیاب 7 گۆڵی کردووە ئێستا ئەتوانین بڵێن چامپیۆنز لیگ پێی ناوەتە قۆناغێکی نوێ خۆشتر شەبێ لە کۆتاییە دیسان لایپزیگ و بایر میونخ یاری بکەن و ئەم ساڵ تەوەقعەکەم جامەکە بۆ بایر میونخ بێت نەتیجەیەکی طبیعیە لەگەڵ ئەو ئاستە بەرزەی پێشکەشی کرد چی لە خولی ئەڵمانیا و چی لەم قۆناغەکانی ئەم چامپیۆن لیگش Vallahi dün oyun Barcelona'ydı Bayern Münih. Hemen bir Barcelona olarak iyiydi. 8 yedik. Yani ben tavukka ederdim daha fazla olsun. Ben 8'den oldu. Bu şeyden de tarihe girdi Barcelona. Aksa hasara yedi. لەبەرەوەی جمهوری ڕیاڵم پێم خۆش بوو بەرشلۆنە دۆڕە ئەو یاریکردنەی بەرشلۆنەش کە کردی بەڕاستی ئەگەر ئاوا یاری بکە لە با بڵێن خولەکانی تریش لە پاڵەوانەتیەکانی دیکەش بە هەمان شکست لێی دەرئەچێت و شکست چاوەڕێی ئەکات چکە بۆ لەبەرەوەی تاکتیکی نەبوو هەرچەند بەپێی ئەوەی کە من وەکو با بڵێن ینی ئەوەی کە با بڵێن گرنگی بە یاری تۆپی پێدەم ئەوەی من بزانم ڕاهێنەرەکەی زۆر خراپ بوو نێزانی مەسەلەن کۆ لە کۆدانی ینی معادلە و هاوکێشەکانی وەکو پێویست نەبوو من زۆر دڵخۆشم بە دۆڕانی بەرشلۆنە سەربارەت بە یاریەکەی بەرشلۆنە و بایر میونخ ئەو ئەنجامە گەورە تا هەچەند چاوەڕوان نەکراو بووە بەڵام کاریگەری چی ئەبێ پێویستە بەرشلۆنە چی بکە سەرتا بەخێر بن وەڵا ئەکیت ئەبێ ئیدارەکە بڕیاری جەریء بدە گۆڕانکاریە گەورە دروست بێ گرێبەستی گەورە بکە لەگەڵ هەنە یاریزان یەکەمیش دەبێ ڕاهێنەرەکە دوور بخرێتەوە پێم وابێ دوور خراوەتەوە ئەبێ یاریزان لە هێڵی بەرگری و ناوەڕاست یاریزانی گونجا و بە ئەزمون بێت ئەو ڕاستی مامۆستا من لە تۆپی پێ زۆر متابع نیم هەنی هەر ئەوە ناگەر لە ڕێی برادەران و ببیستم یاری کراوەینە بەسەوەی ئەم شەو هەنی ئەگە وەرزش دۆست و متابعش نەبی گەیشتووە بە هەموو کەسێک کە گوایە نازانوتیان بەرشەوە 8 گۆڵی خواردووە من بەسەوە نەمبیستوە و ئاگام لێ نییە بەڵام ئەوە ڕەنگە ئێوە وەرزشوان بن باشترن بێ هۆکاری چی بێ و بەرشەوەنەوەی لاتوێ بەڵێ خۆشەویستان لە بەشی ئیدارەیەکێک لە هەرە کارمەندە دڵسۆزەکان ماندوونە ناسەکان کە هەندێکی سەرسەختیشە کاکە هاوڕێ چۆن دەڕوانیتە ئەو ئەنجامە وەڵا ئەنجامەکە بەڕاستی پێشتر دیار بوو کە بەرشەلۆنا و مستەوایە نادا بەڵام تەسەوڕێەوەمان ناکرد کە 8 گۆڵ بخوا علاکۆ لە دێمە وەکو هەندەرای ڕێڵ مەدرید خۆشحاڵ بووین بەو ئەنجامە هیوادارین یاریەکانی شەر بۆ بایر میونخ بێ لەمەوە دوات ینی کاسەکە شەر بەوە بێت یوسف چی دەڵی دەربارەیەوە ئەنجامەی یاریەکەی بەرشلۆنە و بەرمینخ وڵی دەربارەی ئەنجامە هەڵبەتە لە وەرزشە دۆڕان هەیە و بردنەوە هەیە گرنگەوەی هەمووان
ینی ڕۆحی ڕاضیان هەبێ مەرز نییە کە تۆ چتە نێو یاریگا بەریتەوە هەرچەند کە خۆمان دەری باشەم دوێنە شەوشەویشی زۆر قرس بوو بەلامانەوە زۆریش ناخۆش بوو چونکە چاوەڕوان نەکراوە بۆ ئەنجامە ئێمە پێمان وانە بوو کە باشلۆنە بۆ ئاستەوە دەرکەوێت بەڵام بەداخەوە دیارە هەڵبەتەوە باسیشم کرد لە یاریگایە دۆڕان و برنەوە هەیە بەڵام ئەمەوە بڵێم کە ینی دوێنە شەو ساعتێکمان بەدە ساعت ڕۆی زۆر ناخۆش بوو بە جۆرێکە یەکیش خۆم بووم تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکم بە کار نەهێنا هیچ لە دوای یاریەکەوە رأسا ورا الخسارة شفتك بث مباشر على الفيس شعورك يعني رأيك بالنتيجة وشعورك وليش أنت رأسا دخلت مباشر على الفيس؟ مباشرة السلام عليكم مباشرة دخلت على الفيس لأن أكو أصدقاء يعني مثل كاك مهدي اللي قاعد مقابلنا كاك محمد المصور اللي هسه هو اللي دا يصورنا يعني منزلين بوستات مسوي لي تاكات ها ريال خسرت ويا مانشستر سيتي 2-1 وما أدري شنو فلازم تردد جميل لهم شلون فأنا فتحت لايف ورديت الجميل لهم. بالنسبة لسبب الخسارة ما وصل يعني سبب الخسارة هي الإدارة الفاشلة لبرشلونة. المدرب لا حول ولا قوة يعني هاي المجموعة اللاعبين مالتها يعني مال نادي أعمارهم كلها كبيرة 32 33 يعني ما عندك لاعب بس يمكن لاعبين أو ثلاثة عندهم لاعب صغار بالعمر اللي هو فرانكي ديونغ واللاعب الشاب الصغير فاتي يعني أما البقية كلهم أعمارهم كبيرة يعبر 30 و32 فالإدارة هي سبب خسارة البرشا البارحة المذلة اللي أول مرة بتاريخ دوري الأبطال وتصيروا بهيجي دور 8 جدا قاسية. ويكا هشت بدو وكو أنجامكي جوري بو برشلونة لبري برشلونة جيانيكي بابلين جوريا بارموني خش بامانشي ولو من هندري برشلونة نيم بلام أنجامك براسي شون الله فضيحة للطوبي بيها أنجامكي جوري بداخل من فربدل بيروز باي لا يعني برام بركم بارم يونخ براستي لبروي توانی خاڵە لاوازەکانی بەرشەلۆنە بە ئاسانی بدۆزێتەوە ئەوە خاڵێکی ئەتوانم بڵێم وەرچەرخانێکی گەورە بوو کە توانی زاڵی بەسەریا و ینی یاریەکە یەکلا بکاتەوە بۆ خۆی بڵێ بەرشەلۆنە دوایەوەی کە گۆڵی سێمی خوارد بەڕاستی ئەتوانم بڵێم بە تەواوەتی شکستی هێنا داڕما و ینی تر هەستە کرد کە یاریزانەکان کەسی ئاگای لەوی تر نییە نەهێڵی بەرگری ئاگای لە ناوەڕاستەنە ناوەڕاست ئاگداری هێڵی هێرش بردنە بۆیە ڕاستە ئەنجامەکە بۆ یانەی بەرشەلۆنەوە بۆ هاندەرانی بەرشەلۆنە ئەنجامێکی زۆر زۆر قورسە و ئەتوانم بڵێم لەناو کەوانەیەک ئابڕوبەرانەیە بەڵام لە هەمان کاتیشە ئەمە ڕەنگەوانەیەکی زۆر زۆر باش بێت بۆ تێکڕای یانەی بەرشەلۆنە بۆی بتوانێت گۆڕانکاری و چرخانێکی گەورە بکە لە ڕووی ئیداری و بە تەواوەتی کەم و کوڕەکانی خۆی چارە